سنتەرێکی هۆشیاری بۆ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشی کۆرۆنا لە شاری سلێمانی کە بە شێوەی ئۆنلاین و لە ڕێگەی ئینتەرنێتەوە کارەکانیان دەکەن ڕاگەیەندرا. ئەو کەسانەی گومانیان هەیە تووشی پەتاکە بوون لە سنتەرەکەدا و بە شێوەی پەیوەندی تەلەفۆنی ڕاوێژیان لەگەڵدا دەکرێت و ڕێنماییان پێدەدرێت. پرۆژەکە هاوبەشە لە نێوان کەرتی تایبەت و زانکۆی سلێمانی و بەبێ بەرامبەر خزمەتگوزاریەکانی پێشکەش بە هاوڵاتیان دەکات. ئەم پرۆژێکی زۆر هەستیارە بۆی کە ڕێگر بین لەوەی کە خڕەباڵغی دروست بێ، ڕێگر بین لەوەی کە کەسێک ئەگەر گومانێکی هەیە، ئەگەر ترس و دڵڕاوکیەکی هەیە پەیوەندی بە هۆتلاینێک کۆکە کە هۆتلاینەکە بۆ هەموو هەرێمی کوردستانە و دەتوانێت ڕاستەخۆ لە ماڵەکەی خۆی دڵنیا بێتەوە لە تەندروستی بەپێی ئەو بەڕێزانەی کە وەک تەلەبەی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی هاوکارن لەگەڵمان لەسەر لاینەکان هەر ژێرخانێکمان بۆ دروستکردن کە تەنانەت ئەوانیش لە ڕووی تەندروستیەوە لە ئەمان بن، لە ماڵی خۆیانە بتوانن وەڵام دەرەوەی هەموو هاوڵاتیان بن. هەر هاوڵاتیەک ئەتوانێت لە ماڵی خۆی و پەیوەندی کە ئەم ڕاوێژکاریان پرسیاری لێ ئەەکەن بە پێی پرسیارەکان سیستم ڕیزڵتیان دەاتێت دەرەنجامەکەی پێیانەڵێکایە ئەم کەسە لە ئێستادا لە خاڵی زەردایە پێویستی بە چاودێریە یا مەسەڵەن پرتەقاڵیە پێویستی بە پشکنین هەیە یا سوورە پێویستی بەوەی کە داخلی خەستەخانە بکرێت. بۆیە هەر ڕاستەوخۆ لەوێ سیستم سەرەی بۆ داوانێ ئەگەر تەنانەت پێویستی بە پشکنین بێ ئەسمسێکی بۆ ڕاکورتەنامەیەکی بۆ ڕاتەوە پێڵێ فڵان ڕۆژ ساعتی ئەوەندە لە فڵان خەستەخانە بە بۆی کە هاوڵاتیان هەمووی ڕوونەکاتە ئەگەر ترس و ڕاوکەیە هۆکارێک مەسەڵەن نیشانەکانی کۆرۆنای تیابەدی بکرێ ڕاستەوخۆ پەیوەندی نەچێتە خەستەخانەکە خوا نەخواست ئەگەر توش نەبوو بێ لەگەڵ کەسێکی ترا بەرکەوتنی هەبێ لێوە تووشی ڤایرۆسەکە بێت. لە کۆبوونەوەی هاوبەشی پارێزگاری سلێمانی و قایمقامێت و گەشت و گوزار و تەندروستی بڕیاریشدرا کە پلانی زەرد و پرتەقاڵی و سوور بچێتە بواری جێبەجێکردنەوە. پلانی زەرد ئەو کەسانە دەگرێتەوە گومان لە خۆیان دەکەن تووشی پەتاکە بوو بێتن و پلانی پرتەقاڵی ئەو کەسانە دەگرێتەوە کە زۆربەی نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنایان تێدا هەیە و پلانی سووریش ئەو کەسانە دەگرێتەوە کە دۆخی تەندروستیان تێک دەچێت بەهۆی نیشانەکانەوە. بۆ هەر گروپێکیش نەخۆشەکان جیا دەکرێنەوە و نەخۆشخانەی تایبەت بۆیان ئامادەکراوە. هەر ئەمڕۆ کۆبوونەوە لە قایمقامەتی سلێمانی کرا لەگەڵ سەرتاشخانە و ئارایشگەکان و لەگەڵ چایخانەکانە بە سوپاسەوە ئامادەی خۆیان دەربڕی. هەر ئەمڕۆ چایخانەی شەعب، چایخانەی سەرا و شوێنە قەرەباڵغەکانی تر ئەو چایخانانی کە لۆدیان لەسرە وەو کافتریانی لۆدیان لەسرە و هەر شوێنی قەرەباڵغی لەسرە دائەخرێن کە ئەمە دەستپێشخەری و خۆیانە و ئێمە پشتیوانی تەواویانەکەین لەبەرەوەی مەحاڵەتێکە پێویستە هەمومان لەم دوو هەفتەیە زۆر بە وشیاریەوە کاری لەسەر بکەین. هاتوچۆ لە نێوان پارێزگاکانی هەرێم و یەکە سەربەخۆکانە ئیدارە سەربەخۆکانە ڕاگیرێت لە 14 مانگەوە تەنیا بۆ حاڵەتی زۆر دیاریکراو نەبێت کە لە بەیاننامەکەیە دیاری کراوە و ئەگەر حاڵەتێکی لەوانە دیاریکراوتر هەبوو ژووری ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی و دەسەڵاتین بە قایمقامەکان بەپێی تایبەتمەندی و نزیکی خۆیان لەو پارێزگایانەوە ئیجراعات وەربگرن و ڕێگەبن لە بەهامانگی لەگەڵ دەستگاکانی ئاسایشە. لە کۆبوونەوەکەدا جگە لەو بڕیار و پلانانە بڕیاریشدرا چاخانە و کافتریاکانی سەنتەری شاری سلێمانی و سەرجەم سەرتاشخانە و ئارەژگا و کافتریا و شوێنە قەرەباڵغەکان دابخرێن و هاتوچۆش لە نێوان پارێزگاکاندا ڕابگیرێت. جگە لە تیمە تەندروستی و هێزە ئەمنیەکان ڕێگە بە هاتوشۆی ئاسایی نادرێت لە نێوان پارێزگاکاندا. لیژنەی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی دەشڵێن جێبەجێکردنی ئەو پلانانە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەکی پێویستە دەبێت پابەند بن پێیانەوە. سەرجەم ئەو بڕیارانەشی دراون تاوەکو 1 نیسان کاریان پێدەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.